لە نێو ئاپۆرای خەڵکو و شارێکی پڕ لە گۆرانی شەقامەکان دەنجی مۆسیقای لێ نابڕێت. کەمانچە ژەنێکیش لەگەڵ سەمایەکی ڕەسەن ڕێبوارەکانی ڕائەگرت. مەرج نییە ئەمە مۆزیکێکی ڕۆمانسی بێت. ئەم پارچە مۆسیقایە واتای مۆزیقێکی ڕەسەنی ئێرە دەگەێنێ. 100 ساڵ لەمەوبەر لێرە لێدراوە. ئێرە شاری مۆسیقایە وانە؟ ئەم سەما و مۆسیقایەش ئەم مێژوە بەرجەستە دەکات. ئەم کیژۆڵەیە دەخوازێ ئەو مۆسیقا و سەما کلاسیکەی تێنسیەکان بێنێتەوە یادیان. ئەوەش لە پەرۆشی خەڵکەکە ڕوون بوو. کەمانچە و سەمای ئەم کیژۆڵەیە کاری خۆی کرد بێت. مۆسیقا و سەمایەکی دێرینە کە سەماکە دەکەم مۆسیقایەکەشی لەگەڵدایە پێکەوە ئاوێتە دەبن. بە باشترین شێوە دەکەم لەسەر شەقامیش بەو شێوەیە دەکرێت. خەڵک حەزیان لێە و چێژی لێ دەبینن. خەڵک ناخوازن بچنە کۆنسرت و ئەمە ببینن. لێرە بۆ چەند کاتێک گوێ لێ دەگرن و دەڕۆن. لە نێو ئەو هەموو مۆسیقا و گۆرانیەی کانتری میوزیک، ڕاپ و جاز و پۆپ و میوزیکی دیجیتال هێشتا هیوایەک بۆ ئەم کارە کلاسیکیەش هەبوو. پێدەچێت ئەم خانمە بە گەڕانەوە بۆ هونەریەکانی ڕابردوو گوزەرانی باش بڕوات. خەڵک دێن و دەڵێن ئەوە مۆسیقایەکی کۆنی تەنەسیە. خۆشە لە نێو باڕەکان مۆسیقایەکی ڕەسەنی تەنیسی نابیستی. زیاتر مۆسیقای مۆدێرن دەبیستی. هەروەها ئەو سەمایشی لەگەڵدا دەکەم. ئەگەر ئەو بڕەپارەی هونەری سەر شەقام دەستیانەکەوێت کەمیش بێت، وەک دەڵێن ئەوان شوێن کارێک کەوتون کە خۆیان عاشقەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.